زان خۆشەویستان گومانی تێدا نییە کە مامۆستایان حەق و مافی ڕەوای خۆیانەکە موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت و ئەو داواکاریانی کە هەیەە بۆیان جێبەجێ بکرێت لە ڕووی داراییەوە گەر مامۆستایان بە تەواوەتی هیچ گرفتێکیان نەبێت گومانی تێدا نییە کە کاریگەری باشی دەبێت لەسەر ئەو وانانی دەڵێتەوە بە قوتابیان بەڵام لە کاتێکدا ئەگەر لە ڕووی داراییەوە لە ڕووی کە موچەکەی پێ نەدرێت و ئەمیش هەر بەردەوام بێت لەسەر وانەوتنەوە ئەو ئەرکی لەسەرەتی بێگومان لەبەرەوەی کە لە ڕووی دەرونیەوە بەشاز لە شازەکە لەوانەیە ئاسوودە نەبێت لەگەڵەوەی وەزعی کە خۆی تێدایەتی کاریگەری دەبێت لەسەر پرۆسەی خوێندن ئەم بایکۆت و خۆپشاندان و گردبوونەوەی کە هەن لایەن مامۆستایان و لە ئێستاشدا لەلایەن قوتابیانەوە چ کاریگەرێکی دەبێت لەسەر ئایندەی قوتابی بەگشتی گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر یادگار لەتیف مامۆستای زانکۆ کە دکتۆر زۆر بەخێر بێت کەک زۆر وەک ئاماژەم پێکرد گومانی تێدا نییە کە ئەم بایکۆتکردنم حەق و مافی ڕەوای مامۆستایانە بەڵام ئەوەی کە گرنگە پێت وایە کاریگەری دەبێت لەسەر قوتابیان لەسەر خێزان لە ئێستادا بەنای خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابتان سڵاو بۆ هەموو مامۆستایانی کوردستان لە هەر شوێنێک بن لە هەر ڕێگەیەک بن لە هەر قوتابخانەیەک بن بەردەوام مامۆستایان مەشخەڵ بوون دەست پێشخەر بوون و خەمخۆری نەوەکان بوون بە درێژایی مێژوو ئیتر ئایا ئەو مامۆستایانە وەکو ئێستا بریتین ئەو مامۆستایانەی کە سەر بە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵان یاخود ئەوەی کە بە درێژایی مێژوو لە کوردستانمانە باو بۆ لە ڕێگەی مزگەوت و حجرەکانەوە دەست بە دەست مەشخەڵی زانست و فێرکردنیان گەیاندووە بە قوتابیەکان و ئەگەر ئەوان نەبوونایە ئەوە بەڕاستی کوردستانمان دایمەن لە تاریکیا دەبوو بەردەوام ئەوان چرای ڕووناکەرەوەی ڕێگامان بوون ئەوکو جەنابەت ئاماژەت پێدا بابەتی بژێوی یەکێکە لە سەرەکیترین مافەکان ئەگەر بێت ئەو مافە دابین نەکرێت مرۆڤ ناتوانێت بەو حاڵەتە معنەوێ پێویستەی کە پێویستە هەبێ بچێتە ناو پۆلەوە بچێتە ناو پرۆسی وانەوتنەوەەوە بۆ ئێمە لە دنیاە سێگۆشەیەکمان هەیە بۆ پێداویستەکانی مرۆڤ دابینکردنی بژێوی یاخود مائیشەت یاخود ژیان لە سەرەتای سێگۆشەکەیە یعنی بنەماکەیە بنچینەکەیە ئەگەر ئەوە دابین نەکرێت خاڵەکانی تری پێشکەوتن و گەشەسەندن دروست نابێت ئەم هەڵوێستوەرگرتنە نیشانەی زیندوی کۆمەلگەیە نیشانەی زیندوی چینی مامۆستایان و چینی ڕۆشنبیر و چینی فەرمانبەرانە بەڕاستی ئەو کۆمەلگایی کە فێر نەبێت بڵێ نەخێر فێر نەبێت بڵێ ستۆب لە قۆناغێکی دیاریکراودا کۆمەلگایەکی مردووە کۆمەلگایەکە ناتوانێت بەرەوە پێش بچێت بۆیە ئەم نەخێرەی ئەم مامۆستا بەڕێزانە ئەم چین و توێژە زیندوی کۆمەلگا بە فەرمانبەرانەوە بە مامۆستایانەوە بە چینێکی زۆری ڕۆشنبیرانەوە ئەم نەخێرە نیشانی زیندویە نیشانەی مانەوەیە بۆیە کاریگەری ئەبێت بە شێوازە لە شێوازەکان لە دنیادا زۆر جار خۆپیشاندان تەنانەت شۆڕشەکان سەری نەگرتووە بەڵام لە دواییدا وەکو کایەیەکی نەرم بۆتە مایی وەرچەرخانی مێژووی بۆ نمونە لە ساڵی 1960دا لە فەڕەنسا خۆپیشاندانی گەورە ڕوویدا لەلایەن کۆمەڵێک یان خو لەلایەن چینی قوتابیانەوە لەلایەن چینی توێژی قوتابیانەوە خۆپیشاندانەکە سەری نەگرت نیانتوانێت حکوومەت گۆڕانکاری نیانتوانی گۆڕانکاری لە دەسەڵاتە بکەن یاخود دەوڵەت نەهات بە دەمیانەوەکو پێویست بەڵام دوایی بوو بە مایەی وەرچەرخانێکی فکری گەورە دڵنیام ئەم هەڵوێستە مەزنەی مامۆستایان کە نەفەس درێژی لەگەڵایە کە بەرچاوڕوونی لەگەڵایە کە سوودیان وەگرتووە لە ئەزمموی ساڵان ئەبێتە مایەی وەرچەرخانێکی گەورە لە هزری تاکە لە هزری کۆمەلگایە و پەرچەکردداری زیینوتری بە دوای خۆدا دەهێنێت بەڵام ئەوەی لێرە گرنگە ئەوەیە کە بەردەوام پێش هەڵوێستوەرگرتن هەڵوێستە هەیە دڵنیاشم ئەو مامۆستا بەڕێزانە ئەو کە بە شێوەیەکی خۆڕسکانە هەمویان ئەو بڕیاریان داوە و دواتر بە نیمچە ڕێکخراوەیەک ئێستا کارەکە ماوەتەوە بەردەوامە ئەم هەڵوێستیان هەیە لەبەر ئەوەی کە ئەزممویان هەیە لەگەڵ بەڵێنەکانی ساڵانی پێشودا کە سەری نەگرتووە کە نهاتۆتە پێش ئەم خۆپیشاندانانە بایکۆتکردنی هۆڵەکانی وانەوتنەوە لە هەر وڵاتێکی زیندوی تری جیهانە هەبوایە ئەوە چەند حکومەتێکی لەسەر
ڕووخا بوو حکوومەتی کەی لەسەر تەشکیل کرابوو نەوەکو ئاوە بە خەمساردی وەڵام نەدرێتەوە پشتگوێ بخرێت بەڵام ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەم کارە هەڵەسن خۆیان دەزانن کە چەند کاریگەری خراپی هەیە لە هەمان کاتە لەسەر ئەم نەوەی کە ئێستا هاتوۆتە پێش و لە دەرگای قوتابخانە ئەدا و دایانەوە فێر بن تۆ بە درێژایی 3 مانگ یان 4 مانگ ساڵەکانی کەس چەند مانگێک خوێندن فەوتاوە ئەمە لایەنێکی زۆر نەرێنی نەگەتیڤ بەجێڵێ لەسەر داهاتووی پەروەردە و ئاستی قوتابیان تۆ بێنە پێشاوی خۆت ئێستا ئەم قوتابیانەی کە دەرچوون بۆ پۆلیەکی یاخود وەرگیراون لە پۆلێکی سەرەتایی ئەمانە سەرەتای فێربوونی خوێندن و خوێندنەوە نەک زانست و ئاست و ڕۆشنبیری ئەم تەمەنە جوانیان لێبڕوا بەچی تعویز ئەکرێتەوە بۆیە پێویستە لەگەڵ ئەم کارە مەزنەی کە ئەم مامۆستایانە پێی هەستاون و بەردەوام پێی هەستاون لا بکەنەوە بەلای ئەم تەمەنە جوانەی ئەم نەوانەمان کە ئێستا ئەمان لە بەردەستیانایە لە یەکی سەرەتایی و هەتاوەکو 12 ئامادەیی بەڕاستی ئەمە کلێنێکە ئەم قوتابیانی کە ئێستا ئەم کلێنانە دروست بووە لە ژیانی خوێندنیانە بە هیچ شێ دوای بۆیان پڕ ناکرێتەوە ئێمە خۆمان لەبەرەوەی نەوەی بەردەوامی جەنگەکان بووینی جەنگی دەرەکی و جەنگی ناوەکی خوێندێکی زۆرمان ڕۆشتەوە و گەشتونەتە قۆناغا باڵەکانی خوێندن بەردەوام بیرمان لای ئەو کلێنانەیە کە لە سەرەتاکانی زووی خوێندنا لە لامان دروست بوو تا ئێساش خەریکی پڕکردنەوەی نی ئەگەر بتوانی بۆمان پڕ بکرێتەوە چونکە قۆناغا و پێویستی زانستی خۆی هەیە قوتابیەکە لەو قۆناغەیە زیاتر ئامادەی هەیە لاکردنەوەکانیش بەڕاستی لاکردنەوەی پێویستی بەکرداریە ئەو باوکو دایکانەی کە خۆیان مامۆستان و خوێندەوارن پێویستە لە ماڵەوە دەستی مناڵەکانیان بگرن ئەو منهەجە و زیاد لەو منهەجەی کە دانراوە بتوان پێیان بڵێنەوە بەڕاستی مەرگەساتەکە ئەو منداڵانە هەمویان لەسەر جادەن کەسێکنە دەستیان بگرێت لەوانەیە چین و توێژەکە بێت زەرمەند نەبێ خۆیان و مناڵەکانیان لەبەرەوەی قوتابخانەی تایبەتەیە و مناڵەکانیان ناردوون ئەی بۆ ئەو چینە گشتی کە توانای ئەوەی نیە مناڵەکانی بنێرێتە قوتابخانەی تایبەت بۆیە پێویستە لە پاڵ ئەو هەڵوێستە مەزنەی کە وەرگیراوە هەڵوێستێکی مەزنتر وەربگیرێ ئەویش شاندانەبەر فێرکردنی خودکاری خودویستیە لەلایەن دایک و باوکانەوە ئەو دایک و باوکانەیشی کە توانایان نییە بەڕاستی بە درێژایی مێژوومان مزگەوت و حجرەکانمان ڕۆڵی کارەگەریان بینیوە کاتیەوە هاتووە حجرە و مزگەوتەکانمان بۆ ڕۆڵە هەستنەوە جارێکی تر ئەو مرکزانی کە دانراون بە تەحفیزی قورئانی پیرۆز و لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەرکەکەیان لەگەڵەوە یا زیاد بکرێت بۆ فێرکردنی خوێندەواری بۆ فێرکردنی قورئانی پیرۆز کە بەڕاستی فێربوونی قورئانی پیرۆز ڕۆشنایەکی گەورەیە چێتە ناو حوزری منداڵەوە ئەو منداڵی کە توانی لەو سەرەتا زووەوە ئەو زمانە باڵای قورئانی پیرۆز فێر بێت ئەوە کاراسانێکی زۆری بۆکا و توانادارێکی تەواوی ئەکات و دیراساتی زۆریش هەیە لەسەر ئەو مناڵانی کە هەر لە سەرەتاوە قورئانیان خوێندەوە یاخود لەبەر کردووە ئاستی معریفی و دەوڵەمەنی مشکیان زیاتر لەوانی کە بەلایەنە چوون. زۆر باشم دکتۆر باسی ئاستی زانیاری معرفیت کرد ئەم دواکەوتنی خوێندنە ئەم لەبوونی خوێندنگیانە و بایکۆتکردنە تا چەندێک کاریگەری لەسەر ئاستی زانیاری و ئاستی معرفی قوتابیان هەیە بەتایبەت ئەوانەی کە حەزیان بە خوێندن نییە تا چەندێک گویان لێ ئەکا زیاتر ساردنەوە لە خوێندن زیاتر وایان لێ ئەکا کە ڕێچکەی خوێندن و زانست لە ڕێچکەی خوێندن و زانست دوور بکەونەوە چونکە پشتساردیان بۆ دروست دەکات ئەم پشتساردیش وایان لێ ئەکات کە دەگەڕێنەوە بۆ تەمەنێکی درەنگتر زۆر بە زەحمەت بگەڕێنەوە سەر پرۆسی خوێندن خۆتەزانی لەبەر ئەوەی کە ئێمە وڵاتەکەمان پلانێکی نەک پلانەکە پلانی نییە بۆ پێشخستنی و فراوانکردن و گەشتسەندنی ژێرخانی پەروەردەیی واتە ساڵانە پلان نییە بۆ دروستکردنی قوتابخانە چ جایی بیر بکرێتەوە کە ئەو قوتابخانانەی کە لەگەڵ مواسەفاتی جیهانی ئێستا پێویستە هەبێت ژینگەیەکی وابێت کە مناڵ حەزکە لە ناوێ بمێنێتەوە قوتابخانەکانمان قوتابخانەی ساڵانی پێشووی ڕژێمی با بڵێن عێراقا لەبەر ئەوە ئەو قوتابخانانە ئەو پێداویستیانە ناتوانن دابینکەن کە ژینگەیەکی گونجاو بۆ قوتابی دروستکەن و قوتابخانەی لەلا خۆشەویست بێت جا ئەگەر ئەو قوتابخانانە خوێندنی لێ
نەما و چەند ساڵێک قوتابی دوورکەوتەوە یاخۆ چەند مانگێک بەڕاستی ئەوەی تر خەمساردێکە زیاد دەبێت پشت ئەس بوونەکە لە دوورکەوتنەوەکە زیاتر ئەبێ و کاریگەری خراپتر ئەبێ بەڕاستی. زۆر ڕاستە مامۆستا ئەم بایکۆت و گرتبوونەوەیانە کە ئێستا دەیبینین ئێستا لەلایەن قوتابیانی شەو ئەنجامە درێت بەشێکی لە قوتابیانی پۆلی 12 لە سنووری سلێمانیا بەوەی کە دایانێ مەنهەجەکەیان کەم بکرێتەوە لە بەحکومی کە بایکۆت بوونی هەبووە لەم سنوورەدا. پێت وایە جگەلەوەی کە مامۆستایانەوە لە ڕووی نەبوونی موچەوە زەرمەندن بەڵام قوتابیان ئەو زیانانەی دیکە چین کاریگەری دەبێت لەسەر قوتابی لەسەر خودی خێزانیش هەندێکەوە بێ خێزانی چۆن ماوەڵە بکە لەم دۆخی ئێستادا. والله من جەرگم ژانەکە کە بینم قوتابی لەسەر جادەیان لە کۆڵانە یاخودە قوتابیانی پۆلی 12 لە جیاتیەوە ئێستا سەرقاڵ بوونایە و لە گەرمەی خوێندن و کارکردن بوونایە ئێستا چینی مامۆستایان لەبەر پێداویستی و مافی ڕەوای خۆیان بایکۆتیان کرد و ئەوانیش کاریگەری زۆر خراپیان لەسەر بێت چونکە سەر ڕای ئەوەی کە خوێندنەکە ناکرێت ئەگەر خوێندنێکیش لە هەفتەیەکە چەند ڕۆژێک وانە بوترێتەوە ئەو ژینگە گەرمگوڕیان بۆ دروست ناکە. ئەم دەڤەرێکی زیندووە بە درێژایی مێژوو بە تایبەتی سلێمانی و هەموو شارەکانی کوردستان بەڵام لەبەرەوەی سلێمانی پایتەخت بووە پایتەختی میرنشینی بابان بووە پایتەختی شێخ محمودی نەمر بووە بەردەوام سەرچاوی ڕۆشنبیری و سەرچاوی زانست بووە ترسی ئەوم هەیە بێتە مای پاشە پاشکەوتنێکی گەورە لە ئاستی ڕۆشنبیری تاکی ئەم دەڤەرەدا لەبەرەوە ئەرکەکە بۆ یەوتم پێشتر ئاماژەم بۆ کرد ئەرکەکەی سەرشانی مامۆستایان زۆر گەورەتر و زۆر زیاترە. ئێستا بە تایبەتی پۆلی 12 قۆناغێکی چارەنووسازە زۆر هیواخوازم ئاواتەخوازم داواکارم کە وەزارەتی پەروەردە و بەڕێز وەزیری پەروەردە زۆر بە جددی بێتە خەت لەگەڵ یانە بە تایبەتی لەگەڵ قوتابیانی پۆلی 12دا ئەمانە ئەم قوتابیانەی ئەم دوو پارێزگایە سلێمانی و هەڵەبجە بە قەزاکان و گوند و ناحەکانی ناویەوە زەرمەند یەکە من لەم پرۆسەیە و ئاگام لێ قوتابیانی زانکۆی پزیشکی گەرمیانیش لە سەرەتای پرۆسەی خوێندنەوە ئەوانیش مانان گرتووە لەبەرەوەی کێشەی مامۆستایان هەیە کێشەی پێداویستیان هەیە ئەمانە پێداویستی ژیانین یعنی ئەو کۆمەلگانەی کە بودجەی گەورەیان یان ئەو دەوڵەتانی کە بودجەی گەورەیان بۆ پەروەردە و زانست تەرخان کردووە بریتین لە وڵاتانەی کە گەشەسەندنی گەورە و خێرا بە خۆیانەوە ئەبینن یعنی تەماشای وڵاتێکی وەک کۆریا بکە لە ساڵی 1956 لە جەنگایە لەگەڵ کۆریاکەی ترا و بوونەتە دووبەرەوە و بەڵام لەبەر ئەوەی کە ویستێکی بەهێز هەبوو بۆ پێشخستنی دەوڵەتەکەیان و بودجەیەکی زەبەلاح و دراسەکراویان تەرخان کرد بۆ دەوڵەتەکەیان ئێستا کۆریا لە ریزی ئەو وڵاتانەیە کە لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی پیشەسازی و وردەکاریەکان و زۆر لە پێشە وڵاتێکی وکو هیندستان کە یەکێک بوو لە وڵاتە هەژارەکان لە هەموو ئاستەکانە بەڵام لەبەرەوەی بە بەرچاوڕوونی و پلانی داڕشتووە بۆ بواری پەروەردە و فێرکردن پێشکەوتنی گەوری بەخۆی و بینیوە لەبەرەوە ئەو خەمساردیە بەڕاستی مای وێرانکاریەکە حکوومەت بە شێوەیەکی گشتی و وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی تایبەت خەمساردە و نایە بەلای بابەتەکان یەکەمیش لەم کۆهینە قوتابی ینی بەڕاستی قوتابی زۆر زەرەکە قوتابی و مامۆستاشە مامۆستاکە دوورەکەوێتەوە لە پرۆسەکە ئەو ئاستەی نامێنێت ینی زانایەکی کۆن هەیە ناوی ئیبن المقەفع ئاڵێ گەر ئەتەوێت زانستە بەرەو پێش بڕوات وانە بڵێرەوە ئەوە هەر لە کۆنەوە ینی مارەسە نەکەیت ئەو ئاستی زانستی پێتە یان ئەو پسپۆرەی خۆتە پوکێتەوە بەڕاستی بۆیە ئەرکەکە هەمەلایەنەیە خەمخۆریەکە ئەگەر حکوومەت نەیە بەلامانەوە ئەوە تا ڕادەیەکی زۆر لەم چەند ساڵی ئەزمونەمانە لەگەڵیا شتێکی تا ڕادەیەک چاوەڕانکراوە بوو بەڵام هیوادارم دایک و باوکان و مامۆستایان ئەمە دەبینین لە چەند گەڕێکێکیان لە گەڕێکێکات لەوانەیە چەند مامۆستایەک ماڵیان پێکەوە بێ دراوسێ بن ومێ دەخوازم کە بەلایانی کەمەوە گرنگی بدەن بۆ قوتابیانی کە سەرەتای خوێندنیانە هەر هەفتەی لە ماڵێکا لە ژوورێکە خەمی ئەو مناڵانە بخورێت مامۆستار خەمی مناڵی خۆی نەبێت ئێستا وانی بڵێتەوە خەمی ئەو مناڵانیش بێ کە دایک و باوکیان کارەکەن و ئەو توانایان نییە ئەو جیلەمان بەڕاستی زۆر زۆر زەحمەتەکە ئاها تەمەنەکەیان ڕوا و هیچ فێر نابن ئەو تەمەنە تەمەنێکی زێڕینە مرۆڤ لەو تەمەنەیە چی فێر بوو ئەبێتە بنچینەیەکی زۆر پتە بۆ
قۆناغەکانی داهاتووی. زۆر باشە دکتۆر، باسی پۆلی دوانزەکانت کرد. ئایا تەنها پۆلی دوانزەکان و پۆلی نۆکان زەرمەند ئەبن یاخود ئەو خوێندکارانە ئەو مناڵانەی کە لە باخچەکان و هەتاوەکو زانکۆ پەیمانگاکان زەرمەند ئەبن کە لە کاتێکدا ئەمانەی کە لە باخچەکان و لە پۆلی یەکی بنەڕەتی و دەست پێکەن بناغەیەکن بۆ وڵات؟ قسەکە جەناب زۆر تەواوە، هەمویان زەرمەندن، زەرمەندەکەش گەورەیە، بەڵام دوو جۆر زەرمەندێکمان هەیە، زەرمەندێکی ڕاستەوخۆ و زەرمەندێکی با بڵێن ڕق، زەرمەندێکی نەرم. زەرمەندە ڕقەکە بریتێ لە پۆلی دوانزە کە خۆیان لەژێر فشاران و ئیمتیحانی وەزاری چاوەڕێیان نەکات، خوێندن ڕاگیراوە، هۆڵەکانی خوێندن چۆڵە، ئەو گەرم و گوڕەی کە ساڵان هەبوو ئێستاوان نییە، ئەمان ڕاستەوخۆ و زەرەرێکن کە من ناوێنم زەرەرێکی زەرمەندی قورس یان ڕق. زەرمەندە نەرمێکە ئەوەی کە جەنابەت ئاماژەت بۆ کرد لە پۆلی یانزەوە هەتا ئاگاتە باخچەی ساوایان، ئەمانە بەجارێک تەمەنێکی پڕ لە گرنگیان لەدەست دەچێت. لەو تەمەنەیە مناڵ حەز و خولایەکی زۆر زۆری بخوێندن. چەندین وێنەمان بینیوە مناڵە لە سەرەتای ساڵی خوێندنا چێتە قوتابخانە و قوتابخانە دەرگای داخراوە کە ئەو گەرم و گوڕەی لە ناخە سارد بوویەوە زۆر زەحمەتە جارێکتر گەرم بێتەوە. چ جای ئەوەی کە تعویزکردنی ئەو مادانە، تعویزکردنی ئەو تەمەنە زۆر زەحمەتە، ئەوەی بکرێ و دواتر بریتێ لە کورتکردنەوە و کۆکردنەوەی ئەوەی کە فەوتاوە و جارێکتری شۆک و پێویست ناتوانێت بوترێتەوە. ڕاگەک تۆ باسی ئەو ساردبوونەوەی کرد بۆ خۆی ئەوە کاریگەرێکی زۆری هەیە، ینی ئەوە چەند مانگێکە قوتابی نەچۆتە وڵەکانی خوێندن، با بڵێن گرفتی مامۆستایی چارەسەر بێت، قوتابیش بچێتەوە نێو پرۆسەی خوێندن کە ئەو نزیکەبی لە مانگی 12 کە ماوەیەکی زۆرە لە خوێندا بڕاون. ینی ئەم ساردبوونەوەی پێدوانیە کاریگەریە بێت لەسەرەوەی کە قوتابی گەرم و گوڕ نییە، کاتێکی زۆریە تاوەکو ڕایەتەوە لە سەروانەکانی و دراسیوانەکانی کاتەوە. ساردبوونەوەکە گرفتەکە لەوایە ساردبوونەوەیکی دوولانەیە، مامۆستاکانی ساردبوونەوەکانیش ڕاستە. تۆ مامۆستاکە لەو ژینگە دوورکەوتوتەوە، هەندێکی هەیە تااقەتی نەماوەندێکی چۆ بەلای کار و کەسابەتەوە تایەتەوە ئەویش پێویستی پێێتی، بەڵام ئەوی گرنگتر قوتابیە. مامۆستا ئەتوانێت لە ماوەیەکی کورتە خۆی کۆکاتەوە و دیسانەوە بێتە ناو پرۆسەکە، بەڵام قوتابیەکان لە جاتیەوەی ئێستا بۆ نمونە نیوەی مەنهەجەکیان تەواو کردا، تۆ هێشتا لە سەرتاوە دەست پێەکەی. قوتابێک دەجاتەوەی ئێستا تۆ هەموو پیتەکانی فێرکردایە لە پۆلی یەک یاخود لە باخچەی ساوایان، ئێستا تۆیتەوە تازە لە سەرتاوە دەست پێەکەیتەوە، کاریگەریەکە زۆر گەورەیە لەسەر ئەوان. بەڕاستی بۆیە ئەگەر ئومێد دەکەین کە ئەم کێشە و گرفتە چارەسەر بێت، کە چارەسەر بوو ئەرکی مامۆستایانمان زیاترە، ئەرکی مامۆستایانمان زیاتر، بەرپرسارەتیان زیاترە کە ئەبێ شێلگێرانە زۆر بەرپرسانە کاتی زیادکراو وانە بڵێنەوە. حەزیشەکەم لێرە ئەگەر یارمەتیم بدەن ئاماژەکەم بە شتێک، ئەم خۆپیشاندانانەی مامۆستایان بەڕاستی وەکو پێشتر ئاماژەم بۆدا نیشانەی وەشیاری کۆمەلگایە، نیشانەی وەشیاری ئەو چین و توێژەیە، نیشانەی بوونی ویستە کە ئەم مامۆستایانە مامۆستایەکی بەس بەڵێکەر نین، گوێڕایهڵ نین، چاونان و قێن و بەڕێگەدا بڕۆن. ئەوە بۆ خۆی لایەنێکی زۆر ئەرێنیە، لایەنێکی زۆر باشەی ئەم کارەیە کە ئەم مامۆستا بەڕێزانە پێی هەستاون. ئەمەش بۆ خودی خۆی وانەیەکی گەورەیە کە کۆمەلگا زیندووە و کۆمەلگا ئەزانێت کێ ئاڵێ بەڵێ لە کێ ئاڵێ نەخێر، بەڵام لە هەمان کاتا پێویستە ئەم مامۆستا بەڕێزانە شۆڕشێکی دیکە لە هەڵسوکەوت و لەوانە وتنەوە و لە بەرپرسیارەتیە ئەنجام بدەن کە ئەمان شایستی ئەو شۆڕشن بەڕاستی و کەسی کە ناتوانانی ئەو بکە. ئەویش وەکوتم یەکەم بە ڕۆحێکی زۆر لە خۆ بردنەوە تعویزی ئەو کاتانە بکەنەوە و دووەم شۆڕشێ بکەن بەرامبەر بە ئەو شتە باوە خراپی کە چەند ساڵە پێڕەوە کرێویش بریتێ لە وانەی تایبەت. ئەم وانەی تایبەتە بەڕاستی پێشتر کە پەیڕەو کراوە لەوانەی هەندێک ساڵان کە دەست پێکرا گوزەرانەکە ئەوە خراپ نەبوو، گوزەران باش بوو، موچە لە کاتی خۆیان بوو، بە شێوەیەکی گشتی بووە مایی وێرانکردنی پرۆسی خوێندن و هیچی زیاد نەکردووە لە ئاستی قوتابی و هیچیشی زیاد ناکات لە ئاستی نمرەی قوتابی. بۆ نمونەی سامە سێ قوتابین، هەرسێکمان وانەی تایبەتمان گرتووە، بەهۆی ئەو وانە مامۆستای تایبەتمان گرتووە بۆ وانەی تایبەت، هەرسێکمان بۆی ئەو وانە تایبەتەوە مامۆستا تایبەتەوەیکی 5 دەرەجەمان زیاد کرد لە تێکڕایە، کەواتە هیچ فەرقی نەکرد، چونکە دیکسان لە منافەسەیە دواتر وەکو یەکمان لێتەوە و بە ئەزمونیش بۆمان سلمێنراوە ئەو قوتابیانەی کە یەکە من ئەو قوتابیانن کە کەمتر گرنگیان بە وانەی تایبەت و مامۆستای تایبەتدا و لە قوتابخانە ئاساییەکان بوون. بۆیە پێویستە شۆڕژێکی گەورە بەرپا بکرێت، یەکەم لە
کەمکردنەوەی وردە شکۆش هیچ شتێک ناکرێت بە کوتوپڕێکسەر کەمکردنەوەی وانی تایبەت چونکە بۆتە مایی پشتگوێ خستنی پرۆسەی خوێندن لە قوتابخانە حکومی و ڕسمیەکاندا مامۆستایەک کە تۆ مامۆستایەکەوانە ئەڵێتەوە لەولاوە 15 وەجبەی هەیە لەولاوە لە دوو قوتابخانەی تروانی تایبەتی هەبوو ناتوانانی مافی قوتابەکانی ناو قوتابخانەکەی خۆی بدات ئەم وشکردنی سەرچاوی خوێندنی تایبەت و دەرسی تایبەت ئەبێتە مایی وشکردنی قوتابخانە ئەهلیەکان و زانکۆ ئەهلیەکانیش کە ئەوانیش بە شێوەیەکی گشتی بوونەتە مای بارگرانی و بەرەو پاشبردننی خوێندن نەک بەرەو پێشبردننی تا ئێستاش لەگەڵ ئەوەی کە قوتابخانە حکومیەکان و زانکۆ حکومیەکان بودجە و میزانی وکو پێویست نییە بەڵام لە ڕووی ئاست و لە ڕووی بەرهەمێنانەوە زۆر لە پێشترن لە زانکۆ و قوتابخانە ئەهلیەکان. زۆر باشە دکتۆر لێرەشدا لە کاتی ئەم بایکۆتونەبوونی دەوامدا بوون بە دوو بەشەوە. بەشی قوتابخانە حکومیەکان و بەشی قوتابخانە ئەهلیەکان ئەو خوێندکارانەی کە لە قوتابخانە ئەهلیەکاندان خوێندنی خۆیان ئەکەن و هیچ نابڕن بەڵام لێرەدا زەرمەند ئەو خوێندکارانن کار لە قوتابخانە حکومیەکاندان ڕۆڵی دایکان و باوکان ئەبێت چی بێت ئەبێت چۆن هەوڵ لەگەڵ ئەم خوێندکارانە بدەن بەتایبەت ئەوانەی کە لە سەرەتاکانی خوێندندان ئایپاتیان بدەنە دەست و ئیمالیان بکەن یاخود بە شێوازێکتر ڕێگەیەکی تر بگرنە بەر لە کاتێکدا هەنێ دایک و باوکمان هەیە نەخوێندەوارن نازانن چی بکەن بەرامبەر ئەم خوێندکارانەی کە لە ماڵەوەن هەم پرسیارەکەت هەم ئاماژەکەت بەڕاستی زۆر گرنگە لەبەر ئەوەی ئێستا دابرانێکی گەورە لە کۆمەلگای ڕوەدات کۆمەلگایەک بەشێکی کەمی بریتێ لە کۆمەلگایەکیان بەشێکیان چینە کە توانێت مناڵەکانی بنێرێتە بەرخوێندن لەوانەیە لە هەندێک گەڕەکە هەبێت مناڵێکە بینی هاوڕەکەی چێتە قوتابخانە ئەوانەی کە ناتوانن بچن ئەم جیاوازیە لە دواییدا ئەنجامی زۆر مەترسیداری لێ دروستە بێتەوە بەردەوام هەست بە نەبوونیکردن ئەوەی بە لە عەربی پێوتر الحرمان کێشەی گەورەی لە کۆمەلگایە دروست کردووە دووەمیشت باوکودایک چی بکات باوکودایک ئەوەی کە مامۆستایە ئەرکەکەی زیاترە لەگەڵ ئەوەی مناڵەکانی خۆی فێرەکە خەمی مناڵەکانی گەڕێکیشی بێت بەڕاستی مامۆستا بەردەوام وتراوە پێشەوەی مامۆستا بێ باوکە پێشەوەی مامۆستا بێ پەروەردەکارە خەمی مناڵەکانی گەڕێکی بێت چەند مامۆستایەک بەو ئەرکە هەستن وەکو پێشتر ئاماژەمان پێکرد لەگەڵ مزگەوتەکانە و ئەو ئایپاددانە بۆ مناڵی سەرەتایی زەرێکی گەورەیە بەڵام ئەو مناڵانەی لە قۆناغی ناوەندی و سەر و ناوەندیان ئەتوانن سوودبن بن هەموو شتێک لە ئەم ژیانی تێدا دەژین بەڕاهایی خراپنی و بەڕاهایش باش نییە دەتوانین ئێستا خوری زۆرەکرێتەوە بۆ فێربوونی زمان بۆ فێربوونی کارامایی دەست پیشە ئەو گەنجانەمان ئەگەر تۆزە هیمەتیان هەبێ ئەتوانن سوود وەرگرن لەم کاتەیان چەندین کەس هەبووە کاتی خۆی بە تەنها لە ڕێگەی تەماشاکردنی بەرنامە و تەلەڤیزیۆنەوە چەند زمانێک فێر بووە فێربوونی چەند زمانێک بەڕاستی کلیلێکی زێڕینە بەدەست هەر گەنجێکەوە بێ ئێستاش خولی جۆراوجۆر هەیە خولی ڕاگەاندن هەیە خولی تەکنۆلۆژیا ڕاگەاندن هەیە تەنانەت خولی پیشەسازی و فێربوونی پیشەکاری هەیە ئەتوانرێت سوود وەربگرێ لە تەکنۆلۆژیا لەم کاتی بۆشایی کە ئێستا هەیە بەدەستیانەوە زۆرەکە دکتۆریان کاتمانوندا نەما لە کۆتاییدا ئەگەر پێیان شتێکە مابێت یان شتێک مابێت چوو بێ باسی بکەین پێیان بۆ مامۆستانی بەڕێز ئەوەیە کە ئەرکی ئەوان بەڕاستی دوو ئەرکە لەگەڵ ئەو نەبەردی و دلێریان کە هەیەە ئەبێ ئەو نەبەرد و دلێریانە شڕ بێتەوە بۆ قوتابیەکان لە ئێستادا بۆ ئەرکە هەستن و دیسانەوە دەستی قوتابیان بگرن و داواکارم تکاشم ئەوەیە ئومێدەکەم مزگەوتەکان دەرگاواڵا بکەنەوە ئەو ئەرکە مێژووی بەردەوامی پێی هەستاون ئێستاش پێی هەستن و داواکاریشم حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی پەروەردە واز نەم خەم ساردیە بێنێ و بەدەم داواکاری مامۆستایانەوە بێ و داواکاریەکانی زەحمەت نییە قورسیش نییە زۆر سپاس بۆ ئەمە دەبوونێت دکتۆر یادگار لەتیف مامۆستای زانکۆ کە لەم تەورە لەگەڵمان نابووی